لە دوو بەشەکەی تری گرنگیدان بە زەوی باسی چەند ڕێگایەکمان کرد بۆ پارێزگاریکردن لە زەویەکەمان. ئێستاش پرسیارەکە ئەمەیە لێرەدا: ئایا ڕێگای ترمان هەیە بۆ پاراستنی زەویەکەمان؟ دەتوانین پارێزگاری لە سەرچاوە سروشتیەکانمان بکەین. زۆر شت هەیە لە سروشت کە ئێمە بەکاری دەهێنین: ئاو، خۆراک، هەوا، ڕۆک و وزە بەکاردەهێنین. ئەو ڕێگایانە چین کە دەتوانین بیانگرینە بەر بۆ پاراستنیان؟ بۆ پاراستنی ئاو دەتوانین کەمتر بەکاری بهێنین لە کاتی خۆشۆردندا. دەتوانین ئاوەکە بگرینەوە کاتێک کە چیتر بەکاری ناهێنین. دەتوانین ئاوی باران گل بدەینەوە. بەکاری بهێنین بۆ ئاودانی باخچەکەمان. یان سوودی لێ ببینی بۆ شۆردنی بەردەگای حەوشە. دەتوانین درەخت بڕوێنین، باخچە دروست بکەین بۆ یارمەتیدانی زەوی. دەتوانین پێین بۆ باخچەکەمان بەرهەم بهێنین بە کۆکردنەوەی ماددە ڕووەکیەکان کە بەکاریان ناهێنین. پێین یارمەتی خۆڵی باخچەکە دەدات و بەرهەمدارتری دەکات. دەتوانین توێقلی مۆز و سێ و هەر میوەیەکی تر کۆ بکەینەوە و لەگەڵ خۆڵ تێکەڵی بکەین. کرمەکانی ناوخۆڵەکە یارمەتی ئەو ماددانە دەدەن و زوو تێکیان دەشکێن و شی دەبنەوە. کرمەکان ڕیسایکڵە سروشتیەکانمانن. ئایا دەزانیت درەختەکان پارێزگاری لە پاکێتی هەوا دەکەن؟ دەزانیت درەختەکان ئۆکسیجین، ئەو گازێکی ئێمە پێویستمانە دەری دەپەڕێنن؟ دوانۆکسیدی کاربۆن، ئەو گازێک کە ژەهرە بۆ ئێمە هەڵی دەمژن؟ کاغەز لە درەختەوە دروست دەکرێت. دەتوانین کاغەزی کەمتر بەکاربهێنین، یان دەکرێت هەردوو لای پەڕەکە بەکاربهێنین کە ئەمەش یارمەتیەکی کەمی پاراستنی هەندێک درەخت دەدات. ئێمە دەتوانین بە چەند ڕێگایەک پارێزگاری لە وزە بکەین. دەتوانین ئەو گڵۆپانە بکوژێنینەوە کە پێویستمان پێیان نییە. ئێمە دەتوانین تەلەڤیزیۆن و ئەو کۆمپیوتەرانە بکوژێنینەوە کە هیچ کەس بەکاریان ناهێنێ. چەندین ڕێگا هەن کە تۆ دەتوانی بگریتە بەر بۆ پارێزگاریکردن لە زەوی. تۆ گرنگترین سەرچاوەی سروشتی زەویت.